بەر هەر شتێک هێرشی تورکیا هێرشی نەک هەر تورکیا هەر وڵاتێک دەستدرێژی بکاتە سەر شوێنێکی تر ئێمە شەرمەزاریەکەین بە تایبەتی هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان زۆرتر شەرمەزانەکەین چونکە پارچەیەکە لە جەستەی خۆمان من واتی ئەگەم ئیتر کاتی ئەوە هاتووەکە ڕاچڵەکینێکی گەورە لە خەباتی کوردایەتی یان ڕووبات بۆ چوونی کورد دووبارە داڕشتنەوە بیرۆسرۆیکای عەقڵی خۆی بکات بۆ عەقڵی نەتەوەیی پێشکەوت و خواست پێشتر زۆرمان بینیوە تا ئێستاش ئێمە بەداخەوە حیزبەکانمان گروهەکانمان کەسایەتیەکانمان هێشتا لە عەقڵی شارچێتی و کەسچێتی دەرنەچوین کە ئەمە زۆر خراپە دەوامیش بە دوژمنانەڵێن پشتیوانی ڕۆژ ئاوا ناکەوێت ڕاستە شەهید ئەدەین قوربانی ئەدەین ئەوە پیشەی خۆمانە دەیان ساڵە بەڵام هەرگیز ناکەوین هەرگیز سەرنەوی ناکەین کاتیەوە هاتووە تەنانەت بایکۆتی کاڵا تورکیەکان بکەین لە بازاڕە زۆر ئاساییە بایکۆتی بکەین ئەبێ بایکۆتیشی بکەین کاتیەوە هاتووە کە بە ئابووری بە قسە بە فکر بە هەموو شتێ بەڕوویانە بچینەوە ستەمکاری کە دەوڵەتی تورکیا بە هاوکاری هێزە دەوڵەت گەراو هێزە پلانگەڕەکانی وەک ئەمریکا و وڵاتانی دۆستی کە کردویانەتە سەر ڕۆژئاوای کوردستان بە مەبەستی داگیرکاری ڕۆژئاوای کوردستان و گۆڕینی دیموگرافیای کوردستان هەرچێک بێت دەنگی ناڕەزایی خەڵک هەبێت باشترە ئێمە داواکەین هەر چالاکیەکانمان لە خۆپیشاندان و گرتبوونەوەیدا تەواو نەبێت یعنی بەڕاستی داواکەین لە هەموو ئەو سنتەرە بازرگانیانە ئەو دوکاندارانە یا خەڵک بایکۆتی هەموو شتێکی تورکی بکات لە دوکانەکانە نەفرۆشێ خەڵک خۆی ڕێبەخۆی نەدا شتێکی تورکی بکڕێت و پارەکە بچێتە گیرفانی تورکیاوە بۆ قەتڵ و عامکردنی هاوڵاتیانی ئێمە لە ڕۆژئاوای کوردستان نەک ئەوە بێ ئیتر واز بێنن لە پۆستەکانی فەیسبوک و ئەو شانە پێویستە خەڵک بەڕاستی ئەمە مەترسیە کە لە سەر ڕۆژئاوای کوردستانە بۆ باشووری کوردستانیشە پێویستە لەوە گەرم و گورتر خەڵکەنە ئەگەر ئەوەی ئەتوانێت چەکەڵ گرێ بچێت پشگیری ڕۆژئاوا بکە ئەوەشی ناتوانە پێویستە بێدەنگدا نەنیشێ دەنگی ناڕزایی دەرببڕێت ئێمە گەلێکین هەمیشە ستەم لێکراو بووین ئێمە خاکی کەسمان داگیر نەکردووە ئێمە مناڵی کەسمان قەتڵ و عام نەکردووە ئەوەی ئەیکات دەوڵەتانی سەردەستن بە تایبەت کە تورکیا بۆتە داردەستی هەمویان و خۆی هەر دەوڵەتێکە باوەڕی بە کوردبوون نییە و کوردبوون هەتا سەر ئێسقان ڕەت دەکاتەوە بەڵام لە ئێستاە ئیتر تەواو پەلوپۆی هاویشتووە و زوڵمی ئەو گەشتۆتە کۆتایی بەرامبەر کورد پێویستە کورد ئەمە قبوڵ نەکات بۆن پێویست نییە یعنی ئەمە باجی ئەو هەموویەکە لە باشووری کوردستان یعنی حکومەتی ئێمە لە باشووری کوردستان عەقدی 50 ساڵی لەگەڵ تورکیا کردووە ئەمە بۆ خۆی یەکێکە لە هاوبەشەکانی هێرشکردنە سەر ڕۆژئاوای کوردستان هەر ئەوەی کە ئەم پەرلەمانەکانی ئێمە بێدەنگن یعنی پەرلەمانی کوردستان کە مەرجەعی خەڵکی باشووری کوردستانە بێدەنگە پێویستە هەر ئێستا ئەو ئابلوقەیە ئەو گەمارۆیە لەسەر مەخمور هەڵگرێت یعنی مەخموریش پارچەیەک لە کوردان مەخمور بۆ خۆی نوێنەرایەتی ئەو شۆڕشە دەکا پێویستە ئەو گەمارۆیە هەڵگرێت لەسەر مەخمور پێویستە دەواازەی بینی ڕۆژئاوا باشووری کوردستان بکرێتەوە زووترین کات هاوکاریەکان بگەێنرێت لە ڕووی عیلاج و لە ڕووی شیر و ئەو پێداویستانەی بۆ خەڵکی ڕۆژئاوا پێویستە بە زووترین کات بگاتە دەستیان یعنی پاڵپشتیکردنی گەلی باشوور بۆ ڕۆژئاوا چییە ئەگەر نێت بە فعلی بە زووترین کات بکەوێتە کارکردنەوە هاوڵوێستی وەرگێت تۆ ئەمڕۆ کوردی ئەو مەترسێ لەسەر ڕۆژئاوای کوردستانەیە لەسەر باشی کوردستان سەدقات هەیە چونکە ئەو لە ڕۆژئاوای کوردستان بەو هێزە بەو فکرە بەو ئیرادەیە بەرخۆدانەکە باشووری کوردستان چی ئەکا بۆ نمونە لە ماوەی شەو ڕۆژێکا کەرکووکی بەجێهێش ئەبێت تۆ چاوەڕێی چی لێ بکەیت لەبەرەوە پێویستە تۆ پشگیری ڕۆژئاواکەی بۆی نێڵی ئەو هێزە هەنگاک بەرەو باشوور بێ پێویستە ئەو هەموو سەربازگەی تورکیا لە دەوری دهۆک بادینان هەمووی دەرپەڕێنرێتە دەرەوە تۆ ڕێی پێ نەدەی سەربازگەکانی لەوێ قاچ قایم کرد